سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوای کشانەوەی هەر سێ پارتی بەشدار لە حکوومەتی هەرێم یەکێتی و کۆمەڵ و یەکگرتوو دەکات. مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ئاماژە بۆ ئەوە دەکات حکوومەت لە زۆربەی ڕووەکانەوە شکستی خواردووە و داوا دەکات یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی لە حکوومەت بکشێنەوە. داوا دەکەم کە ئەو سێلایانە یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی لە حکوومەت بکشێن و بەڕاستی لەسەرەوە سەرچاوی گرتووەکە منوک و ڕێی شخصی خۆم چەندی تەماشای ئەو حکوومەتە دەکەم نەیتوانی و پەیوەست بێ بەو بەڵێنانەی کە بە هاوڵاتیانی داوەوە نەیتوانیوە کە لە ئاست ئەو خزمەت گوزاریانەدا بێتن کە پێکەوە لەسەر ئەساسی ئەو خزمەت گوزاریانە ئەو کابینەیە تەشکیل کرا. ئێستانەکەش ئەتوانم بڵێم لە جیاتی خزمەت گوزاریەکان ڕۆژانە قەیرانی زیاتر دروست دەبن بۆ هاوڵاتیان و هاوڵاتیان بێبەش کراون لە هەموو خۆش و خۆشگوزەرانیەکی ئەو وڵاتە. بە تەسەووری من هەڵوەشانەوەی ئەو کابینەیە دەبێتە مای ئەوەی کە هەم لایەنە سیاسیەکان چاوێک بە خۆیان دابجێڕنەوە و هەم ئەو وەزعش بە ناوی حکوومەتێکە حکوومەتێکی بنکە فراوان بە خەڵک نەفرۆشرێتەوە و دەریش کەوتووە کە ئەو لایەنانە نەتواندراوە بەڵێنەکانی کە بەلایەنە سیاسیەکان دراوە جێبەجێ بکرێن جای ئەوەی کە ئەو بەڵێنانی کە بە خەڵکی هەرێمی کوردستان دراوە. حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 2 ساڵی تەواو کردووە لە سەرەتای کابینەکەوە تا ئێستا قەیرانی دارایی و سیاسی بەرۆکی هەرێمی کوردستانی بەرنەداوە. زۆر جاریش لایەنە سیاسیەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە ئەم کابینەیە مەلەفە هەستیارەکانی لەدەست پارتیدان و لایەنەکانی تر بە ڕووکەشی بەشدارن تیایدا. چاودێرێکی سیاسیش پێی وایە کابینەی هەشتەم شکست خواردوترین کابینەی حکوومەت بووە بۆیە دەبوایە زۆر پێش ئێستا لایەنەکان کشانەوەی خۆیان ڕابگەێنن. پێم وایە دەبووە ئەو حیزبانەی کە لە کابینەی هەشت بەشداریان کرد دەمێک کە دەبووە کشابانەوە لەو کابینەیە چونکە بەڕاستی لە مێژووی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان شکست خواردوترین کابینە ئەم کابینەیە بووە و ئەم کابینەیە بەڕاستی لەگەڵ بەڵێنەکانی خۆیان کە بە خەڵکی هەرێمی کوردستانیاندا ڕازگۆ نەبوون و زۆر بەڵێنیان بە خەڵکدا کەچی هیچ لە بەڵێنەکانیان نەبردە سەر و زیانی زۆریان بە زیانی زۆر ئەم کابینەیە بە خەڵکی هەرێمی کوردستانی گەیاندووە. تێکچوونی دۆخی سیاسی و ئابووری لە کارخستنی پەرلەمان و حکوومەت زۆر جار کشانەوەی یەکێتی و گۆڕان و کۆمەڵ لە حکوومەت بە دەرچەی گۆڕانکاری دادەنرێت بەڵام لە بەرامبەریشدا ڕایەک هەیە پێی وایە ئەوەی ئەو سێ هێزەی هێشتۆتەوە لە حکوومەت ئەوەیە کە دۆخەکە بە تەواوی تێک نەچێت ئاسۆیەک بۆ چاکبوونەوەی دۆخەکە بمێنێت بە پێچەوانەوە دوو ئیدارەیی سەر هەڵدەدات. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.